ئایا دەکرێت پرسی کورد تەنیا لە موچە و دەستپێکردنەوەی گەشتە نێودەوڵەتیەکان کورد بکەینەوە؟ لە کاتێکدا بەغدا مافەنەتەوەییەکانی گەلی کوردستانی پێشێل کردووە؟ چاوەڕوابووی لە حکومەتی عەبادی بێ قەرەبووی ئەنفال بکاتەوە، قەرەبووی هەڵەبجە بکاتەوە، قەرەبووی ئەو زیانانە بکاتەوە کە بە گەلی کورد کەوتووە، نەک بێ مافێک لە ئێمە داگیر بکات دواتر وەکو موزایدەیەک بە ئێمەی بفرۆشێتەوە، وەکو پیاوەتیەک و سەپڵەی بۆ لێ بدەین کەوا مەتاڵی بۆمان کردوێتەوە. ئەمە زۆر هەڵەیە کە ئێمە بەو شێوەیە بیرکەینەوە. من پێم وایە هەمووی گەمەیەکی سیاسیە کە عەبادی ئەیکا لەگەڵ مڵەتی کورد، لەگەڵ سەرکردایەتی کورد. لێرەدا ئەبێ ئەمە زیاتر بیر بکەینەوە، زیاتر هەوڵ بدەن یەکڕێزی تاکی کورد و سەرکردایەتی کورد تاکە چارەسەرە بۆ ئەوەی بتوانین ئێمە ئەو گەمە سیاسیە ببینەوە لە بەڕێز عەبادی. بەداخەوە کورد ئێستا گەیشتوتە ئەو ڕادەیەی کەوا ئەمەلی بە عەبادیە کە موچەیەکی بداتەیان نەیدارێت. دەسەڵاتدارانی کورد دەبوو بە هەموو شێوازێک توانە و هێزی خۆیان و سەروەت و دەسەڵاتی خۆیان بۆ ئەوە بەکارهێنابایە کەوا لە خزمەتی میلەتەکەی خۆیاندا نەک میلەت ئەمەلی بە دوژمنێکە بێت. دوژمن هەر دوژمنە. عەبادی و ئەمسالی عەبادی سوود لەو فەراغە وەردەگرێت، لەو مجاملە و جیاوازیە سیاسەی کە لە نێوان تاکەکانی کورد دەکرێت.